لە پێش 2011ەوە چەندین ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان تیرۆر کراون و تا ئێستا کەیسەکانیان لە دادگاکان ماونەتەوە یەکلایی نەکراونەتەوە. ئەوەی جێگەی تێبینی بووە سەر ڕای چەندین سکاڵای یاسایی هیچ کام لە بکوژی ڕۆژنامەنووسان دادگایی نەکراون و ڕادەستی یاسا نەکراون و کەیسەکانیان بەرەو پێشچوونی لە دادگاکان بە خۆیەوە نەبینیوە. دیارە لە هەر شوێنێکە تاوانێک کە بێ و تاوانبار دیار نەبێت دەسەڵات لێی بەرپرسیارە. لە وڵاتی ئێمە تیرۆر هەیە، تیرۆریست دیار نییە، تاوان هەیە، تاوانبار دیار نییە و لایەنە پەیوەندیدارەکان ناگەرن نەتیجەیەک. بەڵام لە هەندێک حاڵەتی ترا ئەبینین هێزەکانی ئەمن و هێزەکانی ئاسایشوانە زۆر بە ئاسانی تاوانبارێکە دۆزنەوانێ. بۆ ئێمە هەمیشە لە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان گومانمان لە دەسەڵات هەیە یاخود بە دەسەڵات بەکەم تەرخەم لە قەڵا بدەین. لە هەموو کەیسێکاوانە ئەو کەیسانی کە بۆنی کەیسێکی سیاسی لێت کە تەدەخولاتی حیزب دروستە بێت دادوەرەکان ناتوانن وەکو پێویست وەکو پاراستنی عەدالەت لە ئەستوخوان بگن و بەڕێوەی بنوانێ. دەسەڵاتی دادوەری و یاسا دەخرێتە ژێر پرسیارەوە بۆچی بکوژانی ڕۆژنامەنووسان کەیسەکانیان لە دادگا ون دەکرێت و پەردەپۆش دەکرێت. بکوژان کێیان لە پشتە و بە فەرمانی کێ دەست بۆ تیرۆری ڕۆژنامەنووسان دەبن و ئەوانە کێن کە خۆیان لە سەر و یاساوە دەبینن. ئەوەی کە ڕوونە لە هەرێمی کوردستانە یاسا سەروەر نییە و دەسەڵاتی دادوەری و دادگاکان سربەخۆ نین، بۆیە هەموو ئەو کەیسانی کە کەیسی سیاسین لە ماوەی ئەم 33 ساڵەدا یەکلایی نەکراونەتەوانێ و بڕیاری پێویستیان لەبارەوە دەرنەچووە و بکوش وەکو بەرزەکی بانان بۆی دەرچووە. بەڵام شتێک هەیە لە ڕووی قانونیەوە لە ڕووی یاساییەوە کە ئەم کەیسانە تەقادم ناکە واتە ماف کۆنیش ببێ نافەوتێ. ئێمە بینیمان قەتڵ عامی ئەرمەنەکان دوای 100 ساڵ بڕیاری دادگای لەبارەوە وەرگیرا و بە جینۆساید ناسێنرا. ڕۆژێکی ژەبێ کەیسی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی ئەبێتە جێی شانازی بۆ ئەم میلەتە و بکوژەکان و تاوانبارن لە ناو قەبری شابن شەرمەزار و ڕیسواکرن. بە دڵنیاییەوە ینی کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ناڕێگرە لەوەی کە ئەم مافە بداتەوە بە خاوەن مافەکان و بکوژەکان وەکو تاوانبار بناسێنێ و سزای عادیلانی خۆیان وەرگرت. لە دوای 2011 تا ئێستا زیاتر لە 10 ڕۆژنامەنووس تیرۆر کراون و هیچ کامیان کەیسەکانیان لە دادگا یەکلایی نەکراونەتەوە. ئەوانەشی سکاڵایان لەسەر بووە جگەلەوەی نەچوونەتە بەردەم دادوەری لێکۆڵینەوە بەشێکیان پلەکانیشان لە نێو حیزبەکانیان بەرز کراوەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.